ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیست من هاوڕە تۆفیقم دەڵخێم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە قسە و باسەکەین لەبارەی پرسی یەکلاییکردنەوەی هەردوو پۆستی سەرۆک کۆمار و سەرۆکوەزیران بڕیارە بەیانی پەرلەمانی عێراق کۆ بێتەوە و پرسی سەرۆک کۆمار یەکلا بکاتەوە. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا ڕایگەیاند کە تەنها تاکە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم ساڵح و پرۆسەکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەیانی پێدەچێت یەکلایی بکرێتەوە. کورد هەوڵیدا بە یەک کاندید بچێتە ئەو پرۆسەیەوە. دیارە هەوڵەکان بە ئاکام نەگەیژە نێوان یەکێتی و پارتی و پرۆسەکە لە نێو پەرلەمان بە دەنگی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی یەکلا دەکرێتەوە. پرسی سەرۆکوەزیرانیش دێتە ئاراوەکە گەورەترین کوتلە کە چوارچێوەی هەمانگیە لەگەڵ سوننەکان و کورد کە هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەتیان پێکێناوە ئەوانیش دیارە دەنگ ئەدەن بە کاندیدی چوارچێوە کە محەممەد شیع سۆدانیە. ئەم پرسە بە ئاسانی یەکلا دەبێتەوە بەیانی لە ئەنجومەنی نوێنەران یاخود بڕیارە پرۆسەکە زیاتر بخایەنێ و قورسی تێبکێ و ئاڵۆزی بێتە ئاراوە. بەگشتی لایەنە سیاسەکان ئەگەر ڕێکەوتون بەیانی پرۆسەکە یەکلا بێت و ئەگەر ڕێنەکەوتون لە پشت پەردەوە چی ڕوویداوە. کورد چۆن خۆی ئامادە کردو بۆم پرسە و لایەنە سیاسیەکانی شیعە و دیاریکراوی ڕەوتی سەدر هەڵوێستی چێبێ لەم بارەیەوە گفتوگۆکەین بە ئاراستەی زیاتر تیشەخستن سەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاگازات جۆڵات چاودێری سیاسی کە بۆ سپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە ساڵ دەبێت کاگازات هەروەها برای بەڕێزمان کاک شێرزاد سەمەد کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابیشیان لە کەرکووکەوە لەگەڵمانن. ئەگەر لە کاک شێرزاد و دەست پێ بکەم کاک شێرزاد یعنی ئەومانەزانین پرۆسەی دەنگدان و هەڵبژاردننی سەرۆک کۆمار و هەروە سەرۆکوەزیران تا ڕادەیەک زۆر ئاڵۆز و تەعقیدە بەڕاستی. بەڵام ئەوەی کە ئێستا بڕیاری لێدراوە بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانە. پێتان وایە ئەم پرسە بە ئاسانی لە ئەنجومەنی نوێنەران تێدەپەڕێت و سەرۆک کۆمار بە تایبەتی ساگەر قسە لەسەر سەرۆک کۆمار بکەین پرسەکار وە بە ئاسانی یەکلا دەبێتەوە؟ بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە پێششی سلااو ڕێزم بۆ جەنابت و بۆ کاگازاد و بۆ سەرجەم بیلەرانی تەلەڤیزۆنی کورسات و بەرنامەی پانۆرامای خۆشەویست. دیارە هیچ ئاسانیەک لەم پرسەدا نەبووە تا ئەمڕۆ کە ئەمە وەک خۆتان ئاگادارن ئەمە سێیەم جارە کە جەلساکرێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڵام دوانیان لە سەردەمەکانی لەسەر ماوەی پێشوودا فەشەلی هێنا بەهۆی ئەو گرژی و ئاڵۆزی و یا ئەو ڕوونتر بڵێن ئەو دابەشبوونەی کە هەبوو لە نێوان کوتلە سیاسیەکاندا ئەو سەردەمانە دوو تەرەف هەبوو تەرەفێکیان کە ناوی هاوپەیمانی سێقۆڵی بوو لە نێوان بەڕێز مقتەدا سەدر و بارزانی و حەلبوسیدا و تەرەفەکەی تریش کە زۆرترین کوتلەی سیاسی شیعە و ماڵێکی پەرتەوازە لەگەڵ بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە هاوچێشەکاندا کەوتبوو ئەو تەرەفەی کە بەویستی ئەو هاوپەیمانیە تەهمیش کرابوو لە مەسەلەکانە. بەڵام ڕۆڵی هەموو ئەو کوتلە سیاسیانە لە نزیککردنەوەی کێشە و ئاڵۆزیەکان لە یەکتری و گەیشتن بە تەوافقات کاتێکی کەم و کارێکی ئاسان نەبوو. دوای ئەوەی کە ئەو بەرنمەی کە هاوپەیمانی سێقۆڵی کە دای ڕشت بوو پێیان وابوو کە حکوومەتی ئەغلەبیا ئەتوانن پێک بهێنن بە سێ کوتلەی سەرکەوتوو و بە پێی ژمارەی کورسیەکانە بەڵام یاسا و دەستور و دادگای فیدرالی لە بەرژەوەندی ئەوانان نەبوو نەیانتوانی هێواش ئیتر هێدی ئەو هاوپەیمانیە بەرەو هەڵوەشانەوە ڕۆی سەرەتا ئەو بوو مقتەدا سەدر پەیمانیەکەی جێهێش دواتر لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تەحدید حەلبوسی ئەو هاوپەیمانی زیاتر بە جێهێش. ئێستا ئەوەی کەوا ماوەتەوە لە گۆڕەپانەکەدا ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان لەم نێوەندەدا بەردەوام ململانەی کردووە لەسەر بەدەستێنانی ئەو پۆستە. ئەتوانین بڵێن سەرجەم کوتلە سیاسیەکانی تر ئێستا گەیشتونەتە دوا بڕیار کە ئەبێ ئەو بڕگە دەستوریانە تێپەڕێندرێ و جەلسەی سبەی بۆیە هیوای لەسەر هەڵە سندرێت لەبەرەوەی ئەکسەریەتی مطلقی کوتلە سیاسیەکان ئامادەبوونیان هەیە توانم بڵێم بەبێ پارتی دیموکراتیش حزور و نیساب کۆتایی پێدە. بەڵام ئەوەی کە ینی ئەگەری دووبارەبوونەوەی سیناریۆی 2010 هەیە کاک شێرزاد
جارە قسە لەسەر نیسابەکە من ئەسمە سەر ئەو بابەتەش نیسابەکە بە تاکید بەیانی نیساب تەواو بێ کە نیساب تەواو بوو ئیتر ئەمێنێتە سەر ئەوەی یان ئەگەری 2010 دووبارە ببێتەوە یان ئەوەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان قسەی لەسەرەکە کە پێڵێن تەسریبات قسە لەسەرەوەکەن ئێمە لەسەر دکتۆر لەتیف ڕەشید قسە ئەەکەین و ڕێکەکەوین و دەنجی پێدەین بەڵام تەکید نییە ئەم هەواڵانە ئەوە کاتێک ئەچێتە بواری کردداری و عملیەوە کاتێک باشکرا مرەشەحی خۆیان بکشێنەوە کە ڕێبەر ئەحمەدە ئەویش لە چەند ساتی داهاتوودا لە ساتەکانی کۆتاییدا چاوەڕێ ئەوە ئەەکەین کە کاتێک کە ڕێبەر ئەحمەد بکشێتەوە ئەو کاتە تەنها لە ناو ماڵی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەمێنێتەوە کە لە ناو ماڵی یەکێتی نیشتمانی کوردستانیشدا مایەوە و بە پێی دوا لێدوانی وتەبێژی ڕسمی یەکێتی نیشتمانی کوردستان کە تاقیکاندیت دکتۆر بەرهەم ساڵحی تر ئەوە ئەبێتە قەزیەیەک کە چێتە ناو پەرلەمانەوە بۆیە لەم نقطەی ڕەنگە 2010 دووبارە نەبێتەوە بەڵام ئەگەر ڕێبەر ئەحمەد بمێنێتەوە سیناریۆی 2010 بە تاکید دووبارە ئەبێتەوە. دەست خۆش کاک شێرزاد دێمە خزمەت جەناب کاگازات جوڵایانی ئەوەی کە لە گوزەرێ لە پرۆسی سیاسی عراقا بەڕاستی وەکو ینی کاک شێرزادیش بە تایبەتی لەسەر مەسەلەی پرسی سەر کۆمار ئاماژەی پێدا یعنی ناتوانین بڵین ئاسانە پرۆسەکە زۆر قورسە و تەمومژاویە و ئالۆزە و ئایندەی تا ئێستا پرۆسی سیاسی لە عێراق ناڕوونە بەگشتی بەیانی ئەگەر جەلسەکەی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدرێ و پرسی سەر کۆمارێک لا بکرێتەوە پێ وایە تا ڕادەیەک یانێتوانین بڵین گرێکوێرەی هەندێک لە کێشەکان ئەکرێتەوە لە عێراقا. سڵاو لە بەڕێستان و لە میوانە بەڕێزەکەت و لە بینەرانی خۆشەویست کێشەی عێراق تەنها لە پرۆسی سیاسی وەستانی پرۆسی سیاسی لە عێراقدا پەیوەست نەبووە تەنها بە مەسەلەی سەر کۆمار یان بابەتێکی تر لە ڕاستیدا پرۆسی سیاسی لە عێراقدا بەم دوایە تووشی چەقبەستووی بوو دەرئەنجامی ئەم واقعەتاڵەی مێژووی عێراقا و دەرئەنجامی نەمانی متمانەیە لە نێوان پێکاتەکانی عێراق و ئەم مێژووە تاڵەیە لە بینی پێکاتەکانی عێراق بە درێژایی مێژوو بوونی هەیە ئاسان نییە یعنی بتوانن ئەم پێکاتانە متمانە بە یەک بکەن و بە تایبەتی کاتێکەوە دەستور بە خۆی جێبەجێ نەکرێەوە یاسا سەروەر نەبێ دیموکراسی غیابێ یان لاوازبێ بێگومان ئەو کێشانە قوڵتر دەبنەوە ئەگەر تۆ سیر بکەی ئەم خولەی ئەم جارەی هەڵبژاردن ئەم جارەیان خولی پێنجەم لە هەموو خولەکانی تر زیاتر تەنگ و چەڵەمەی هاتە پێش و بۆ پێکەنانی حکومەت ینی لە هەمە زیاتر ئەمە ساڵێکە ساڵی چەند ڕۆژێکە نەتوانراوە حکومەت پێک بهێنێ بەواتە کێشەکان قوڵتر بوونەوە هۆکارەکەشی زیاتر ئەوە بوو لەم خولەیاندا لەم خولەی هەڵبژاردندا کێشە کەوتە نێوماڵی شیعە لە ڕابردوودا ئەگەر کوردیش کێشەی هەبوو بێکەنەی بووە یان سونەکان کێشیان هەبوو بایکۆتی سیاسیشیان کردو پرۆسی سیاسیان کردو و لە دەستوری شەر بەشداریان نەکردو لە پێکەنانی حکومەتیش بەشداری نەکرد تەنانەت لە خولی یەکەم و بەشداری هەڵبژاردنیشیان نەکردوانە نەیانتوانی پرۆسی سیاسی لە عێراقدا ڕابگرن بەڵام کاتێکە ماڵی شیعی لەدبوو ئەو کێشە گەورەکە لەوێ و دروست بووە ئەمش کاریگەری خستە سەر هەموو عێراقیەکان بەگشتی هەر بۆیەش هەندێک لایەنەکان زۆر وەکو دەڵێ ژیرانە حەچیمانە بیریان کردەوە دەرچیان بەو مەترسیە کرد کە ئەگەر هەوڵ بدرێت دەرز بخرێتە نێوماڵی شیعیان ببێت تەرەف لە ململانەکانی نێوماڵی شیعی کاریگەری لەسەر تەواوی عێراق دەبێت بە سونەکان و هەرێمی کوردستانیشەوە هەر وەکو بینیمان بۆیە لەم ڕوانگەیەوە ئەو لە هەرێمی کوردستاندا دەتوانانی بڵێن هەردوو هێزە سەرچەکەی کوردستان بەداخەوە لایەنی چەند بەشداری کرد و هەر لە زوو بەشداریان کرد لە پێکەنانی کوتلەیەک هاوپەیمانەتێک بە ناوی ئینقازی نیشتی وەتەنی و ئەوەی تریش بەڵام لایەنەکەتر بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بێلایەنانە لەم لێو ماڵی شیعی هەڵسوکەوتی کرد و بوو بە تەرەفی وەکو دەڕێ خێر بۆ ئەوەی هاوپەیمانەتی تا ئێستا هاوپەیمانەتی لەگە هیچ لایەکیان نەکردێن نە لەگە سەدرەکان نە لەگەڵ ئیتار ڕەنگە لە ئیتار نزیکتر بێ بە حکمی ئەوەی هەم ئیتاریش و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانش پێیان وایە لە عێراقدا سەقامگیر نابێ حکومەتێکی سەقامگیر نابێ ئەگەر تەوافق نەبێ پێچەوانی ڕێک پێچەوانی ئەو بۆچوونەی کە دەڵێ زۆرینە حکم بکات لە عێراق لە عێراق زۆرینە حکم بکات سەقامگیری نابێت چونکە دیموکراسیت ناچەسبێت چونکە گەلانی عێراقی دەست و پەنجەیان نرم نەکردێ لەگە پرۆسی سیاسی و لەگە دیموکراسیت و دەستا و دەستی دەسەڵاتدا بۆیە نەمانی متمانە ژوای کردی و هەموو هێزولانەکان لە یەکتری دەترسێن لە دەسەڵات وا باشە هەمویان بەیەکەوە هاوکار و لە یەک بەرنامەی سیاسیدا کۆ ببنەوە بۆی بتوان حکمڕانی عێراق بکەن ئەوەی کە ئێستاکە هەیە لە ڕاستیدا ئەمماوە دوور و درێژەی خایاند مەسلەی پێکەنانی حکوومەت تاوەی لێ هات کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا فشاری هێناوە لە ڕاستیدا
ئێستا دەتوانین بڵێن سەروەری عێراق و سیادەی عێراق و پرۆسی سیاسی لە عێراقدا لەژێر مەترسیدایە ئەگەر زیاتر لەمە تاخیر ببی سەرۆک کۆمار هەر لەبژێردرێ سەرۆژ حکومت پێک نەهێنرێت چونکە ناڕاستەوخۆ لە ئەنجومەنی ئاسایشیش و لە کۆبنەوەی گشتی نێتەوە یەکگرتووەکان و لە وڵاتانی دراوسێ و جیرانیش باس لەوە دەکەن یعنی ئەم بارودۆخی ئێستا عێراق تاسەر ئەوە ناگرێت بە تایبەتی ئەو مؤشراتانەی لە نێتەوە یەکگرتووەکان کە ڕاگەیەندرا باس لەوە دەکرێتەوە ئەگەر پرۆسی سیاسی لە عێراق بەم شێوەیە بێ عێراق ڕەنگە يعني حزب لایەنە سیاسیەکانی عراقی نتوانن عراق ئینقاز کرد لەم بارودۆخی تێکەوتووە بۆیە دوور نییە جارێکی تر عێراق بگەڕێتەوە ژێربەندی حەوت ئەوەی کە نەتەوە یەکگرتووەکان دووبارە سەرپەرشتی بکە بۆیە ئەمە فەشەلێکی زۆر گەورەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی سیادیەوە بۆ دەوڵەتی عراق بۆیە ئێستا لایەنە سیاسیەکانی عراق زیاتر کەوتونەتە خۆ بۆ ئەوەی ئەم چەقبەستویە کۆتایی پێبێ لە عێراقدا ئەمەش دیارە بەوە دەست پێ دەکا پەرلەمان کۆ ببێتەوە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ بۆ ئەوەی سەرۆک کۆمار گەورەتری کوتلە تەکلیف بکە بۆ ئەوەی حکومت پێک بهێنرێ جاران تا ماوەیەک پێش ئێستاکە لە ڕاستیدا کێشەکە لە نێو ماڵی شیعەکان بوو بە تایبەتی ئەوانیان دەتوانێت لەسەر کاندیدێک هاوڕابن ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بەشی زۆری شیعەکان جگە لە سەدر کە لە دەرەوەی ئەوانی تر لەسەر بەحەمەد شیع سوودانی هاوڕان وەکو کاندیدی ئەوان بیرمان نەچێت ینی ڕازی نەبوونی سەدر و خودی مقتەدا سەدر لەسەر ینی کاندیدی سەرۆکوەزیران ینی خۆ ترسە گەورەکە ئەوەیە کە دەوترێت ینی هەر حکوومەتێکیش ئەگەر پێک بێت ینی هەمیشە مەترسی ڕوخانی لەسەرە بێ ئەی کەواتە ئەگە سەدر هەڵوێستی هەبێت چی ڕوەدا خۆی لە ڕاستیدا سەدر کاردانەوەی سەدر دوو بابەت لە گۆڕەیە بابەتێکیان مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە سەدر پێم وانێ هیچ کاردانەوەیەکی لەم بابەتە هەبێ و تا ئێستا هیچ لێدوانێکی ڕسمیشیان نییە و دژایەتی خۆشیان بۆ هیچ کاندیدێک لە کاندیدەکان دەرنەبڕیوە و دەتوانین بڵێن بێلایەنن لەم بابەتەدا و دەنجشیان نیە لە ئێستادا چکە لە پەرلەمان چوونە دەرێ یعنی بۆ مەسەلەی سەرۆک کۆمار ئەوان گرفتێکی ئۆتۆ دروست ناکەن و نیتیان بەڵام بێگومان بێدەنگ نابن کاتێکە محەممەد شیع سوودانی کاندید دەکرێت سەرۆک کۆمار کاندیدی بکە عنی تەکلیفی بکە بۆ پێکێنانی حکومت بێگومان ئەوان کاردانەوەیان دەبێ من دڵنیام کاردانەوەیان دەبێ بەڵام کاردانەوەکەیان چۆن خۆیان ئامادە کردووە بە چه ئاستێک کاردانەوەکەیان دەدەبڕن ئەمەیان ڕەنگە ئەو کات بزانین بارودۆخەکە چی لێ دێ بەڵام من دڵنیام پێکێنانی حکوومەتی ئەم جارێ عراق بێگرفت نابێ و سەدر دانانیشێ ئەوە بە دیاریەوە دابنیشێ و ئیتاری تەنسیقی حکوومەت پێک بێنێ بە بێگرفت بەڵام ڕەنگە لە بەرامبەریشدا دیسان هەندێک فشار لەسەر سەدریەکانیش هەبێت چونکە ئێستا هەم کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان فشارەکە لە ڕێی پلاسخاردەوە لە عێراق و ئەمریکا لەگەر ئێران جۆرێک لە جۆرەکان ڕێککەوتون لەسەر مەسەلەی عێراق نایەنەوێ چیتر ئاڵۆزی لە عێراق بێت چونکە هەردووشیان بەرژەوەندیان لە عێراقدا هەیە لەوەی کە عێراق سەقامگیر بێ ئەوەی کە وای ئێستا کە هەوڵی ئاژاوت دەدا هەوڵی ئەوە دەدا عێراق سەقامگیر نەبێت لە ڕاستیدا چەند وڵاتێکی دراوسەی عێراقن وەکو تورکیا قەتەر سعودیا ئیمارات و ئەوانە هەوڵی ئەوە دەدەن عێراق سەقامگیر دەبێت ناتوانن پرۆسی سیاسی تێک دەن و ڕابوەستێن و بارودۆخەکە لەوە زیاتر ئاستەجی بۆ دروستکەن بەڵام ڕەنگە بتوان هەندێک کێشە دروستکەن و هەندێک گرفت لە ڕێی وەلاکانی خۆیانەوە ئەو گروپانی لەگەڵ یانن بتوان هەندێک گرفت دروستکەن بەڵام ناتوانن پرۆسی سیاسی لە عێراقدا دروست بکەن ئەوەی کە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا بە دەرەجەیەک ئێرانە ئینجا ئەمریکایە من پێم وایە لەم بوارەشدا بۆ مەسەلەی سەقامگیری گەڕانەوەی سەقامگیری لە عێراقدا ئێران و ئەمریکا زۆرێک لە نزیک بوونەوەی تەبایی و هاوڕاییان هەیە لەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا بەڵێ دەستۆش کاگەزاد دێم و خزمەت جەنابەت کاک شێرزاد ینی کاگەزاد مەسەلەیشی بیرهێنام و بە تایبەتی من جەمێ بیکەمە پرسیارێک بۆ جەنابە مەسەلەی کشانەوەی هەندێک لە لایەن یاخود کوتلێ لە پرۆسی سیاسی عێراقدا بۆ خۆی زۆر جارەگەر ئەو کوتلەیە گەورە بێ و شەقامی لەگەڵ بێت بۆ نمونەوەکو سەدر کاریگەری خۆی دەبێت و لایەنەکانی دیکەش یعنی حساباتی بۆکەن لە پێکێنانی حکوومەت لە دیاریکردنی کاندیدەکان وارووا لە دیاریکردنی وەزیرەکان لە داهاتوو بەڵام قسە لەوەیە هەندێک لایەنی دیکە ئەگەر بۆ نمونە ینی کۆبوونەوەکەی بەیانی ئەنجومەنی نوێنەرانیان بەدڵ نابێ بە تایبەتی ئەگەر لایەنەکان کوردی بکشێنەوە پێت وایە کاریگەریە بێ لەسەر پرۆسی سیاسی عێراق یاخود هیچ لایەنێکی دیکەی کوردی ئەمێن پرسیارەکە بەم دیوێ بکەم نیازی ئەوەی هەیە لە پرۆسی سیاسی عێراق ینی بکشێتە دواوە ئەگەر بۆ نمونە مەجرای ڕووداوەکان بەدڵیەوە نەبوو بەڵێ دیارە ئەوە بە پێی لێکدانەوەکان ژمارەکان حکمی ئەوە کاتچکە نیسابی
بە پێی بڕیارەکەی دادگای فیدراالیا بە پێی تەفسیرەکەی دادگای فیدراالی و بەندە دەستوریەکان پێویستە نیساب 220 کەس ئامادە بێ بۆ کردنەوەی جەلسەکە. ئەو نیسابەش خۆتان ئاگدارن لە چەند ڕۆژی ڕابردووە 170 ئیمزا کۆکرایەوە درا بە دەستی سەرۆکایەتی پەرلەمان. ئەو ڕۆژەی کە جەنابی حەلبوسی و فالح فەیاض و محەممەد شیع سوودانی سەردانی هەولێریان کرد، هەرە ڕۆژە و ئیمزایانە کۆکرایەوە و تەسلیمی سەرۆکایەتی کرا کە 170 ئیمزا بوو. ئەمە بەبێ کوتلەی تەقەدم، ینی بەبێ سونەکان کە ژمارەکەیان 67 زیاترە. ئەم دوو ژمارەیە کۆکەیتەوە نیساب تەواوە بێ، ینی لایەنی کوردی ئەگەر ئامادە نەبن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان چکە لەو 170 ئیمزایە یەکێتی نیشتیمانی کوردستانشی تێدا بووە. ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بشکشێتەوە ئامادەش نەبێ نیساب تەواو بووە بۆ سبەی. بۆیە پێم وایە سبەینێ مەسەلەی سەرۆکایەتی کۆمار تێ ئەپەڕێت و هیچ شکستێک ڕوو نادات و مەسەلەی ئەوەی کە پێشتر ئاماژەمان پێکرد ئەوەی کە ئەم ململانەیە گەیشتە ماوەی ساڵێک هەر بۆیەش کە مقتدا سەدر بێ دەنجێکی هەڵبژاردووەم جاریان بۆ تێمەڕاندنی دۆخەکە لەبەرەوەیە ئیتر لە هەر لایەنێکی سیاسی کە عەرقەلە بخاتە پێش تێپەڕاندنی ئەو بەندە دەستوریانە مەرج و شەرتی هەبێ بۆ پێکەنانی حکوومەت و ئەوانە ڕەنگە ئەمەی تر شەقام کاردانەوەی سلبی هەبێ لەسەر سومعی ئەو کوتلە سیاسیە. بۆیە جۆرێک لەبێ دەنجیان هەڵبژاردووە و ڕەنگە لە پشتی ئەمەشەوە کۆمەڵێک کارلێکەری تر هەبێت کە خۆتان نەزانن عێراق بەبێ دەستێوەردان نەبووە، چکە سیادەی عێراقی چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی سنوورەوە لە ڕووی کۆمەڵێشەوە خەرق کراوە لە سەر دەستی ئەو دەوڵەتانەی کە ئەقلیمین و هەن و لە ناوچەکەدا کاریگەریان هەیە تا ڕادەیەک لەسەر دۆخەکە. بەڵام ئەوەی کە جێگای تێڕوانینە مەسلەی دواکەوتنی دواکەوتنی پێکەنانی حکوومەت و سەرۆکایەتی کۆمار زیاتر لە ساڵێک ئەمە بێزاریەشی دروست کردو. ئەم بێزاریە ڕێی عامێکی دروست کردووە لە عێراقا. ئیتر بەرەوە ئاراستەیە ئەڕوا شەقام سێری ئەوە ناکە کە کام حەزب چی وتە چکە لە زاکریان ئەسڕێتەوە. وای لێ هاتووە کە هەموو حەزبە سیاسیەکان تووشی فەشەل و شکست ئەبن ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن لەسەر حکومڕان. ئاڵۆزی زیاتریش دروستە بێ بەڕاستیانی لە داهاتووی عێراقدا ئەگەر ئاڵۆزی زیاتر دروستە بێت. بەڵێ ئەنی ئەوەی کە ڕوویدا لە چەند شەهیدێکیش درا، ئەوەی کە تەزاوراتەکانی 2000 کە ناوچەی سەدرەکان و ئەوانە حەشدی شعبی چوونە بەرامبەریان و لای پێکدادان گەیشتە کەناری ئەوەی ئەو شەڕی ناوخۆیی شیعی بوو بۆ یەکەم جار لە مێژووی عێراقا شەڕێکی ناوخۆیی بوو. ئەمە کاردانەوەی خراپی هەبوو. بۆیە من پێم وایە دەرسێکیان لەوە وەرگرت و ئیتر ئەوە ڕوو ناداتەوە. بەڵام بڵێن تەزاهورات نابێ، بڵێن خۆپیشاندان نابێ، بڵێن ناڕەزایەتی نابێ، ئەبێت. بەڵام من پێم وانییە نە ئەم حکوومەتەی کە پێک دێت ئیتر ئەتوانێت بە ئوسلوبەی پێشتر کار بکات لەگەڵ لە ناو کارەکانی خۆیدا بۆ تێپەڕاندنی ئیشەکان و نە ئەشتوانێت متمانەی خەڵک زاریشتر بگرێتەوە بە انتخابات و قەزیە انتخابات و پرۆسی دیموکراسی ئەوانە لە کەناری مەترسیەکایە. یعنی یان ئەبێ چاکسازیەشی ڕاستەقینە ڕوو بدات یان انقلابێک ڕوو بدا بەسەر ئەو وەزعەدا. بۆیە انقلابەکە بە هەموو شێوەیەک لە لای زۆربەی حیزبەکان مەرفوزە، بەوانەی کە معارزەشن و بەوانەی کە ئێستا لە دەسەڵاتان. بۆیە ڕەنگە حەکیمانەتر ئەگەر بیر بکرێتەوە بەرەو چاکسازی و حکوومەتێکی خزمەتگوزاری بڕات. بۆ نمونە لە دوای پێکەنان لە دوای تەزاوراتی تشرین کە عادل عەبدولمادی دوورخرایەوە یان بڵێن انتخابات پێشخرا، ئەبینین کازمی ڕاستە تێکەڵ بە هەندێک تەحالفات بوو، ڕاستە ناڕەزایەتیەک هەیە لەسەری، بەڵام زۆر هەوڵیدا کە شەقام ڕازی بکە. ئەمە نوقتەی ئەساسیەوە. زۆر شتیش کرا لە سەردەمەکەی کازمیدا تەعیناتی بەلێشا و یان بڵێن موسەی بەلێشا و 300,000 و سەلەی خۆراک و ئەمانە کۆمەڵێک شت بوو. ئەمە بۆ تەهدیئەی ناڕەزایەتی شەقام. ئەتوانین بڵێن لەو فترە زەمەنیەی کازمی لەم کۆتاییانە تەنها تەزاهوراتی حزبی هەبووە، تەزاهوراتی شەقامی ناڕازی 100% نەبووە. ئەو تەزاهوراتانەی هەبووە زیاتر بە هاندان و بە پشتیوانی
حزب بووە خۆتانەتان بینی شاشەی تەلەڤیزۆنەکان ئەکرا بە دوو بەشەوە خۆپیشاندەرانی ئیتاری تەنسیقی خۆپیشاندەرانی تیاری سەدری ئەمە من بۆ مانایە نایڵێم کە گەندەڵی نییە کە ناڕزایەتی نییە کە خەدەمات باشە بەڵام کەمتر بۆتەوە بۆیە ینی نەڕۆین کاکشێرزاد خۆپیشاندانەکانی تشرینیەکان ینی کە لە ماوەکانی ڕابردوو سازیان کرد ینی بینیمان ینی شەقام تا چەند لەگەڵیان بوو ینی ئەمە ژوای کردووە کە شەقام تا ڕادەیەک لە هەمویان هیواابێ خۆی ئەم حاڵەتە لە وڵاتی ترش دووبارە بۆتەوە جارێکیان من مقالەیەکی کاکمەلا یاسینم خوێندەوە کە لە مصر بووە لە مصر ئەوە چەند ساڵێک پێشیستە بوو لە مصر سەردەمی حوسنی مبارەکەوانە کۆ بڵێ ئۆپۆزیسیۆن هەبوون دیعایەوەیانە کرد کە ئەسنە دەسەڵاتوان کاتێک کە هەندێکیانە چوونە دەسەڵات تەجروبێکی وا فاشلیان پیشانەدا بە خەڵکەکە خەڵک تەمەنای دەسەڵاتی زیاترە کرد ینی خەریکە پرۆسی سیاسی لە عێراقدا بەو شێوەیە وێنە ئەکرێت لە لای شەقام ئەوانەی کە خۆمان ئەو تەجروبەمان لە کوردستانش بینیوە لە شەقامی عێراقش خەریکە بگاتە و قەنەعەتەی کە ئۆپۆزیسیۆن بوون هەندێک جار لەگەڵ ڕێزم بۆ ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینی نیشتیمانی تەنها بۆ جێگرتنەوەی دەسەڵاتە ینی جێگرتنەوە لەوەی کەوا ئەو بچێتە پێشەوە زیاتر بەرێ و زیاتری دەست بکەوێت نەک بۆ خەزمەت گوزاری بۆیە عێراق گەیشتوتە و ئاستەی کە مستەوای تێگەیشتنی خەڵک مستەوای توانای خەڵک گەشتێتەوەی کە زەنجێک یا دەرزیەک بکات بە ئەوەی دەسەڵاتە و تێی بگەێنە کە دەبێ حکوومەت ئەو حکوومەتانەی کە دێن ئەبێ حکوومەتی خزمەت گوزار بن حکوومەتی نیشتیمانی بن لەسەر مەسلەی سیادە و سەروەری عێراق ژێساکە ئەنی تورکیا بە کەیفی خۆی ئێران بە کەیفی خۆی فلان وڵات بە کەیفی خۆی ئەمەش بۆتە جێگەی ڕخنەیەکی عمومی و بۆ بەڕێی عام لە ناو شەقامی عێراقا بۆیە دەبێ ئەو حیزبانەی کە دێنە دەسەڵات تەنها بگەڕێنەوە بۆ ئەوەی کە هەم سیادەی عێراق بپارێزن و هەم حکوومەتێکی نیشتیمانی بن دەست خۆش کاک شێرزاد کاگێ ئازاد مەسلەی ئەوەی کە بۆ نمونە بەیانی کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە دەچێت قسەیەک هەیە یعنی ئەمە بەشێک لە ئەندامانی ینی چوارچەوەی هەمانجی دەڵێن پێدەچێت هەر لە کۆبوونەوەکەدا ینی دوای ئەوەی کە سەر کۆمار هەڵەبژێرێت ئەگە پرۆسەکە بەڕێڕەوە یاسایەکی خۆی بڕات محەممەد شیع سەودانیش ڕابسپێرێت بۆ ینی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق ئەمە ئەگەر تاوەکو بەیانی لایانی چوارچێوە لەگەڵ سەدرەکان نەگەنە هیچ ڕێکەوتن و دانیشتنێک بەڵام ئەگەر گەیشتنەوەی کە دانوستان بکەن لەگە سەدرەکان و سەدرەکان بەمە ڕازی بوون دەوترێت لەوە چ قوربانی یەکەم محەممەد شیع سەودانی بێت لەم بارەیەوە ئەمەیان تا چەند ڕێیتێچێ وابێت هەردوو ئەگەرەکە تا ئێستاکەش لە ئارادایە عنی دانیشتن و گفتوگۆ ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەیە هەم لەسەر مەسلەی سەرۆک کۆمار و هەم لەسەر مەسلەی سەرۆک وەزیران دیارە لە مەسلەی محەممەد شیع سوودانی سەدرەکان ناڕازین خۆ ئەگەرنا کاندیدی ئیتارە و ئیتاریش بە هەموو لایەنەکانیانەوە ئەویان کردە کاندیدی خۆیان و سونەکان هیچ گرفتێکیان لەگە سوودانی نیە و کوردیش بە هەموو پێکاتەکان هەموو لایەنەکانی هەر گرفتیان نیە تاکە گرفت ئەوەیە سەدرەکانن تا ئێستاکەش ڕاستەخۆ ناڕاستەخۆ ینی دانیشتن و گفتوگۆ هەر هەیە بۆ ڕازیکردنی سەدرەکان بە محەممەد شیع سوودانی بەڵام تا ئێستاوان ڕازی نەبوون ڕەنگە کاردانەوەیان هەبێ بەڵام خۆی ئامانجەکە لە کۆبنەوەی سبەینی ئەوەیە کە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ شیعەکان و بە تایبەتی ئیتاری تەنسیقی بەگشتی ئەندەی مەبەستیانە کە سبەینێ سەرۆک کۆمار هەڵبژێردرێ ئامانجیان لەوەیە کەەوە هەر سبەینێ بە پێی قانونی شەروایە سەرۆک کۆمار هەڵبژێردرە هەر ئەو کاتە گەورەترین کوتلە کە ئیتاری تەنسیقین و ئەوانیش محەممەد شیع سوودانیە کاندکە و تەکلیف بکرێ بە پێکێنانی حکوومەت ڕەنگە ئەلەوێدا بەدیەکەوتن دروست بیان کاردانەوەی سەدرەکان هەبێ هەوڵەکان بۆ ئەوەنە کاردانەوەکان ئەگەر هەش بێ کەم بێ ڕەنگە من وای بۆ دەچم سەدرەکان ڕەنگە نەتوانن وەکو جاران شەقام بجوولێنن بەو پێیەکەوە خەڵک یعنی بەڕاستی ئێستا دەیەوێ حکوومەتێک هەبێدا بمەزرێ گرنگ نییە چێنیە عنی خەڵک زۆر قسە لەسەر کاندید ناکە ئێستا هەموو شیعە یان هەموو سونە عەرەب لایەن گرنگ نییە دکتۆر بەرهەم دەبێتە سەرۆک کۆمار یان ڕێبەر ئەحمەد یان دکتۆر لەتیف چێ هیچ لایەن گرنگ نییە یعنی گرنگ ئەوەیە سەرۆک کۆمارێک هەبی پرۆسەس یاساییەکە جێبەجێ بکە
بە هەمان شێوە ئەوەی کە هەشان هەیە بەنسبەت کورد بەنسبەتی سونەکان و بەنسبەتی ئیتاری تەنسیقیشکە محەممەد شیع سوودانی کێشەیەک نییە تەنها سەدرریەکان پێم وایە بۆ ئەم بابەتە سەدرریەکان پێویستە نەرمی بنوێنن چونکە شقام بێزار بووە لە بێ حکومەتی و لەم وەزعە و لەگەڵ ئەوەیە کەسێک بێ حکومەت بەڕێوە کابینێت تەشکیل بکە من تاکید لەوە دەکەمەوە حکومەتی ئەم حکومەتی کە دروست دەبێ ڕەنگە لە بەردەم ئەوە بێ یعنی لە بەردەم دوو بابەتی زۆر سەرچی بی یەکەشیان ئەوەیە کە گرنتی ئەوە بدە هەڵبژارنێکی پێشوەختە بکە کار بکە بۆ هەڵبژارنێکی پێشوەختە چونکە ڕەنگە تاکە خاڵ کە سەدرریەکان ڕازی بکە ئەوەیە کە ئەم حکومەتە حکومەتێکی کاتی بێ یان لە ماوەیەکی دیاریکراودا هەڵبژارنێکی پێشوەختە ئەنجام بدرێ ڕەنگە سەدرریەکان تا حدێک ئەوە نەرمی لەوە بنوێنن خاڵی دووەم ئەوەیە لە کابینەکانی تر لە ڕاستیدا حکوومەتی عراقی وەکو پێویست نەبووە خەڵک ناڕازی بووە ئەو وەرەقانەی کە بەدەست سەدرریەکانەوە بووە هۆکارەکەی خراپ ئیدارەدانی دەوڵەت بووە لەگەڵ ئەوەی سەدرریەکان خۆشیان بەشدار بوونێ لە حکوومەت وە پشتی شێریان هەبووە لە حکوومەتەکەی مستەفا کاظمی ینی زۆربەی و زۆری وەزیرەکانی ینی لە کوتلی سەدرریەکان بێگومان یعنی سەدرریەکان کاتێککە باس لە گەندەڵی دەکەن و باس لەوە دەکەن دەبی فەساد بڕوا و ئێمە وادێ خۆی سەدرریەکان پشتی شێریان لە حکومەتدا هەبووە و چەند وەزیریشە هەر لەسەر گەندەڵی خۆیان لایەن بردیە و چەندین بەڕێوەبەر و وەکیل وەزیر و زۆریان هەیە لێ دەسەڵات بەشدار و کاریگەریان زۆرە بۆیە ئەوان خاڵی نین ئەگەر گەندەڵیەکە بێت لە عێراق ئەوانیش تێدان بەڵام ڕەنگە ئەوان توانی بیان سیاسیانە شقام بجوولێنن بەم بابەتەی کە فعلەن لە گۆڕێ ئەویش بابەتی فەساد و گەندەڵی و نادادی هەیە لە عێراقدا ڕەنگە ئەوان ئەم بابەتیان قۆستبێتەوە بۆیە خەڵک چیتر ڕەنگە زۆر بەمە هەڵ نەپەڕێ بەم زۆرنایە هەڵ نەپەڕی بۆ سەر شەقام چونکە تۆ سیرکە ئەگەر ڕاستی دەوێ خەڵکی ڕاستەقینەی ئەم گوتاری شەقام و ناڕەزایی و گەندەڵی ئەوە تشرینیەکان بوون تشرینیەکان بوون هاتنە سەر شەقام تشرینەکان بوون ئەو هەموو شەهیدایاندا بە هەزاران برینداریاندا چەند سەد شەهیدیاندا ئاخر ئەوان بوون ئەم بارودۆخەیان وا لێکردکەوە عادل عەبدولمەهدی دەست لە کار بچێشتەوە دواتر کازمی بێوە کازمی هەندێک گۆڕانکاری و چاکسازی کرد ئێستا ئەسڵەن تەمەشاکە تشرینیەکان هادیترن ئەوەی کە هەیە ئەم دژایەتیە سەدرریەکانە دێکە سەدرریەکان ینی گروپێکی سیاسین ڕاستە وەلائین بەڵام سیاسین یواتە حیزبێکن تشرینیەکان شەقام بوون ئێستا تشرینیەکان ئارامترن ئەوان چاکسازیان دەوێت بەڵام من پێم وایە محەممەد شیع سوودانی بێیان هەر کەسێکی تر بێتە سەر دەسەڵات لە عێراق دەبێ گۆڕانکاریەکی زۆر بەجددی بکە واتە دەبی گەلانی عراقی گۆڕانکاریێکی فعلی و عملی ببینن لە شێوازی حکومڕانی لە عێراقدا ئەبیش بە کەمکردنەوەی ڕۆتین و گەندەڵی و چاکسازی و خزمەتگوزاری باشتر و گەڕانەوەی سەقامگیری و ئارامکردنەوەی پێکاتەکان و جێبەجێکردنی یاسا و پرۆسەی دەستا و دەستی دەسەڵات و هەموو ئەمانە و بە تایبەتیش لە مەسلەی ئەوەی کە گەڕانەوەی سەروەری بۆ عێراق چووکە یەک لە خاڵە سەرچیەکانی دەسەڵات حکمڕانی لە عێراق و کابینەکان ئەوە بووەکەوە عێراق خۆی سیادەی نمابووە و وڵاتانی ترن بە وەکالەت دێن لەوێ حکم دەکەن بۆیە یەک لەو خاڵانش ئەوەیە ئێستا عێراقیەکان زۆر نیگەران لەوەی کە دەستی تورکیا و دەستی ئێران و دەستی ئەمریکا و دەستی وڵاتانی تر ئەگە تەواویش دەبڕێ لایەنی کەم بکەنەوە عێراق بۆ عێراقیەکان بگەڕێتەوە بۆیان ڕەنگە ئەم هەر کەسێک بێتە سەر حکم ینی جۆر کار لەسەر ئەمانە بکە هەم لەسەر چاکسازی هەم لەسەر ئابووری هەم لەسەر گەڕانەوەی متمانە هەم لەسەر مەسلەی ئەمنی سەربازی و لە مەسلەی سەروەریش هەموو ئەمانە ڕەنگە کاری لەسەر بکرێ ئەمەش ئەگە خەڵک لە ماوەی چەند مانجی سەرەتای حکمڕانی هەندێک هەنگاوی بەکردەوەی بینی ڕەنگە خەڵک ئارامتر بێ بارودۆخەکان باشتر بن ئەوەی کە هەیە ئێستاکە بە پرۆسەکەی بەیانی لە ڕاستیدا تا ئێستاش گفتوگۆ هەیە دانیشتن هەیە تا ئێستا هیچ ڕێککەوتنێک لە نێوان لایەنە کوردیەکان سەبارەت بەسەر کۆمار نەکرایە و هیچ ڕێککەوتنێکی کۆنکریتیش لە نێوان لایەنێک لە لایەنە کوردیەکان لەگە لایەنەکانی تر نەکرایە بۆ مەسلەی سەر کۆمار بەڵام ئەوەی هەیە ئیتاری تەنسیقی و لایەنە شیعیەکان ناشارنەوە کە ئەوان ناشاردوێتەوە ئەوان دەنگ دەدەن بە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە بڵاو کراوە مەسلەی ڕێککەوتنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ نوری مالیشی لە دەوڵەتی قانون لە ڕاستیدا ئەوە خۆی تەرحێک بووە هیچ ڕێککەوتنێکی بڵاوکراون ڕسمی نیە تەرحێک بووە ئەم تەرحا مالیکی قبوڵی کردێ یان پێی باش بووە بەڵام ئەوە نەبووتە بڕیار من دڵنیان بەیانی کە هەڵبژاردن بکرێ
و جەماعەتی دەوڵەتی قانونی مالیکی دەنگ دەدەن بە کاندیدەکەی یەکێتی جا کاندیدەکەی یەکێتی هەر کەسێک بی دەنجی پێ دەدەن و لایەنەکانی تریش بە هەمان شێوە بۆیە مەسلەی ئەوەی سیناریۆی 2010 دەبێتەوە یان نا ئەگەر پارتی دیموکراتی کوردستان کاندیدەکەی نەکشێنتەوە بە دڵنیاییەوە ئەو سیناریۆ 2010 دووبارە دەبێتەوە بەڵام ئەگەر کشاندیەوە ڕەنگە و کات کێشەیەک لە ئارادا نەمێنێ و کاندیدی یەکێتی هەر کامیانبی ئەوە بە ئاسانی دەردەچێ خۆی کێشەکەش زیاتر لە ئێستاکە لەسەر ئەوەیە لەسەر ئەوەی کەسەر و کۆمار هەڵبژێردرا ئیتر دەبی محەممەد شیع سوودانی تا ئەم لەحزەیەش ئەوەیە تەکلیف بکرێ بەڵام ئەلەو تەکلیفە ڕەنگە گرفت دروست ببێ لەو ئەوان لە کاردانە ئەگەر بەیانی کۆبوونەوەکە سەدرریەکانن باش ئەگەر بەیانی کۆبوونەوەکە یاسایی بێ و نیساب تەواو بێت خۆ ئەگەر هەر لەو کۆبوونەوە ینی بەرنامەی ئەوە دابڕێژە ڕاستە ینی لە بەرنامەی کۆبوونەوەکە ئەنجومەنی نوێنرا لە تەنها بۆ دەنگدانە بەسەر کۆمار بەڵام ئەگەر لەوێ ینی تەرحیەوە بکرێت کە کاندیدی سەرۆگۆزیرانیش ڕابسپێرێت ئیتر خۆ عەرقەلە چیە ینی ئەو سەدرەکان چیان پێ دەکرێت و کاتە خۆی بەرنامەکە وایە هەروە دەبێ خۆی ئیتاری تەنسیقی زۆر حریسن لەسەر ئەوەی پێنجشەمە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ هەر هەمان ڕۆژیش محەممەد شیع سوودانی تەکلیف بکرێ ئەوان حریسن لەسەر ئەو بابەتەوە دەیانەوێت جێبەجێ بکرێ بەڵام ئایا سەدرریەکان چۆن خۆیان ئامادە کردی سبەی لە ڕەتیان چی دەبێ لە ڕاستی ئەوە تا ئێستا دیار نییە بەڵام ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەوەی بتوانن سەیەکی پەخەر بەکاربین و 220 ئەندام پەرلەمانەکە ئامادە نەبێ بۆ ئەوەی سەرۆک کۆمار هەڵ نەبژێردێ هەوڵێکی لەو بابەتە هەیە بەڵام پێم وانە ئەو هەوڵە سەر ئێستا بە چ لایەنێک دەتوانرێ ئەو سەیەکی پەخەرە ینی تەواو بکرێت چی ئەتوانێ بکە هەندێک مەسەلەن ئیمتیداد باسی ئەویان کرد کە ئەوان ناچن و پارتی دیموکراتی کوردستان لە هەوڵدایە بۆ ئەوەی لایەنەکانی تریش ئیقناع بکە بەوەی ئەگەر بزانن یەکێتی کاندیدەکەی ناگۆڕێ و دڵنیان لەوەی سەر دەکەوێ هیچ ڕێکەوتنێک نەکرێت تا ئەو کاتا ڕەنگە هەوڵی ئەوە بدەن وەکو ئۆپشنی دووەم هەوڵی ئەوە بدەن کەوە نیساب تەواو نەبێ و بۆی کۆبنەوەکە نەکرێ ئیتاری تەنسیقیش مەبەستیان ئەوەیە هەر سبەینێ بە تایبەتی دەوڵەتی قانون مەبەستی ئەوەیە هەر سبەینێ سەرۆک کۆمار هەڵبژێردرێ و لە عینی کاتەرە هەمان ڕۆژ شیع سوودانیش کە تەکلیف بکرێ بۆ پێکەنانی حکوومەت دەست خۆش کاگێ ئازادجان کاگێ شێرزادیانی بۆ نمونە ئێستا جەنابە دووە پێشتریش کاگێ ئازاد ئاماژەتان بۆ دایانی ئێران و ئەمریکا تا ڕادەیەک ینی ئەوان یەکلاکەرەوەن لە پرۆسی سیاسی عێراقە بەڵام خۆ لە ماوەکانی ڕابردوو ئێران هەوڵێکی جددیە بە تایبەتی بۆی کە ماڵی شیعە ڕێک بخاتەوە نەیتوانی ماڵی شیعە ڕێک بخە و تا ڕادەیەکیش نەیتوانیانی کۆبوونەوەیەک لە نێوان سەرکردەکانی ئیتار و هەروەها سەدرەکان بە تایبەتی مقتەدا سەدر ڕێک بخە ڕۆڵی ئێران بە تایبەتی لە ئێستادا چی دەبێت و هەروەها ڕۆڵی ئەمریکاش بەگشتی کە لە ڕابردوو ئەمانە هەموو هۆشداریان هەبوو بۆ بە پرس و لایەنە سیاسەکانی عێراق و سەرکردە سیاسەکانی عێراق کە پێویستە ئەم چەق بەستوێت تێپەڕێنن بەڵێ بەبێ خوێندنەوەی چاودێرانی سیاسی و نە ئێران ئەو ئێرانەی چەند ساڵێکی پێش ئیستەیە و کاریگەریان لەسەر وەزعی ناوخۆی عێراق و نە ئەمریکاش دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا خۆتانەوەیان بەڕوونی بینیتان دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا و تەوازیدان لە عێراق تەنها بۆ هەندێک مەسائل ماونەتەوە و دوای هەڵبژاردنەکان و هاتنی جۆ بایدن کە لە دیموکراتەکانە سیاسەتی ئەوان بە شێوەیەشی تر بووە هەموو کاتێ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقوانە بەو شێوازە ینی ئەتوانین بڵێن ئێران و ئەمریکا 100% ڕۆڵی کاریگەریان نەبووە نە هەم ململانەکانیان لەم ناوسەیە خاوتر بووتەوە کە کێشەی تر هاتوتە ئاراوە ئێستا ئەمریکا و رووسیا بەرکەوتنیان هەیە کێشەی ئەوروپا هەیە کێشەی ئوکرانیا زۆر کاریگەری بووە بەسەر ئەوەی کە زوومی ئەمریکیەکان لەسەر ئەم ناوسانە کەمتر بێتەوە و زیاتر بێت لەسەر شوێنی تر بۆیە ئەوەی کە ئێستا لە عێراقدا دەگوزارەیە یان بە تایبەت با بڵێن نێوماڵی شیعی کە بۆ پەرتەوازەیە لاوازی ڕۆڵی ئێرانە لە کۆکردنەوەی لایەنەکان خۆ ئەوەی کە باسەکرێ لەسەر وەلائی و غێری وەلائی من پێم وانە مقتەدا سەدر یان ڕەوتەکەی ئەو کەسێک بێت دوور لە معسکەری شیعی بێکە ئێران قیادەیەکات بەڵام ڕەنگە نزیک بێ لە باڵێکی ناو ئەو چێشمە کێشانەی کە لە نێو ماڵی ئێرانیشدا هەیە وجودی هەیە بۆیە ئەوانە ڕنگدانەوەی بووە لەسەر عێراق کاریگەری نەبووە لە ڕێکەوتنەکان
بەڵام ئەوەی زۆرتر کە دۆخەکەی ئالۆز کردووە ئەوەیە کە مەسلەی فەساد لە عێراقا زۆر بربڵاو و زۆر زەقە دابەشبوونەکان لەسەر ئەساسی یا بڵێن دابشکردنی دەسەڵات لە حکوومەتە یەک لە دوایەکان خاستن لە 2014 بە دواوە زۆرتر لەسەر ئەساسی پشکێنەی وەزارەت بووە بەڕێوەبردننی وەزارەتەکان و ئەو فەزیحانەی کە مەلەفانەی لە لای نەزاهە کۆ ئەبێتەوە یان ئەوانەی کە دەرەکەوێت بۆ ئەعلامەکان دوا فەزیحا ئەمەی وەزیری نەوتە کە چەند مانجێکە بۆ کارە وەزارەتی دارایی ئەوانەی وەرگرتووە کە لە باڵی شیعەکانە ینی فەزیحەتێکی لەسەر دروست بووە ئێستا ینی ئەمە زیاتر دەردێکی کوشندە بووە لەسەر کاریگەری هەبووە لەسەر هەم سومعەی سیاسیەکان و هەم ڕێگنەکەوتنی کوت لە سیاسیەکان و بەردەوام کێشەیەکی تر لە عێراقا ئەوە بووە کە خۆوێناکردن بە معارەزە و بوون لە دەسەڵاتە وەکەوەی کە سەدرەکان کردویانە بە بەردەوامی سەدرەکان بە بەردەوام پشتی شێریان هەبوو لە وەزارەتەکانە بەڵام شەقامیشان هەمیشە جوڵاندووە بینە سەر ئەوەی کە سبەینێ یان دەوری محەممەد شیع سوودانی چی ئەبێ طبعاً بە پێی ڕێکارە دەستوریەکانە ئەمە نەک بە پێی ئارەزووی هیچ کوتلەیەشی سیاسی کە سبەی سەرۆک کۆمار هەڵبژێردرا ڕێکارە دەستوریەکان وایە کە دەبێ سەرۆک وەزیران لە کوتلەی شیعەی گەورە ڕاست پێدرێت دوای ڕاستپاردن ئەو دەکەوێتە گفتوگۆ ئەمە ڕاستەوخۆیە و بەندێکی دەستوریە ئەو دەکەوێتە گفتوگۆ لەگەڵ کوتلە سیاسیەکان و ئەگەر تەمەشای ڕەوتی سەدر بکەن وەکو کوتلێشی سیاسی وجودی نەماوە بەڵام وەکو ئەوەی کەوە حزبێکی سیاسیە شەقامی پێ ئەزوڵێندرێ گفتوگویەکی لەگەڵ کراوە پێشتر ئەگەر وەزارەتی پێ بدرێ من پێم وایە بێدەنجیشی هەڵبژاردووە هەر ئەوەیە کە ئەم بێدەنجیە نیشانەی ڕازیبوونە و ڕازیکردنە ڕەنگە پێشوەخت ڕازی کرابێت سێگە بوو کە زیاد لە 6 وەزارەت یا حە وەزارەتیان بدەنێ بە ڕەوتی بەڵێ ئەوان 73 کورسیان هەبووە لە تەقسیمەکەی ئەو تەقسیمە دەستوری و قانونیەکەیە بۆ حەسەکان دابشکردنی وەزارەتەکان سیادی و ناسیادی پێیان وتون بەرکەوتەی خۆتان وەرەگرن بۆیە من پێم وایە بێدەنجێکیان هەڵبژاردو تا ئێستا جوڵەیەک نییە یعنی ئەمان هەموو ئاراستەی ئاماژەی باشن بۆ ئەوەی کەوا سبەینێ کۆبنەوەکە ئەکرێ و مەسەلەی نیسابیش من پێم وانە بەیانی هێزێکە بێ بتوانێت نیساب بشتێنێت چونکە ئیتاریەکان خۆیان 130 کورسین دوای کشانەوەی سەدرەکان عەدەدەکەیان زیادی کرد و جگە لە ئیتاری تەنسیقی سونەکان هەن ئەوانەی کەوا لە دەرەوەی کاکشێزاد یەک شتی کەشێ بیرمان نەچێت ینی هاوپەیمانی پێکێنانی دەوڵات ئەمەش تا ڕادەی خۆ هاوپەیمانیەک و بوونی هەیە لە نێوان کورد و سونە و چوارچێوە هەمانگی خۆ گەورەترین هاوپەیمانیە بەڵێ ئەو هاوپەیمانیە وەرەقەیان ئیمزا کردووە لە نێوان خۆیانە تەنانەت لەگەڵ حەلبوسی و بارزانی پێکەوە ئەوان خۆیان ئەڵێن 23 خاڵیان تەقدیم کردو کە 23 خاڵەکەیان بۆ ئەعلامیش ئاشکرا کرد کە ئەوەی لە سونەکان داوایەکان ئیتمینانی ناوچەی سونیەکانە و موچە و ئاوەدانکردنەوە و کە سوکاری قوربانیان و نازانچی ئەوانەوەی بارزانی داوای کردووە تەمینی یاسای نەوت و غاز بەو شێوەیە نەبێت کە دەسەڵاتی نەوت فرۆشتن لە دەستیان دەربکەن ینی کۆمەڵی ئیتمینانیان وەرگرتووە ڕێککەوتون لەسەر دابشکردنی بەشێکی گەورە لەو کێکە و شیرنیە کە هەیە بۆیە پێ ناچێ ینی وجودی حەلبوسی ئەم جارە هاتنە پێشەوەی حەلبوسی لەناو عملیەکەیە هەم پەرلەمان تەفعیل کرایەوە هەم جەلسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ینی بە تەواوی کوت لە سیاسەکان من پێم وایە نزیکبوونەوە و ڕێککەوتنیان هەیە و تەنها و تەنها ئەوەی ئەگەرە ماوەتەوە مەسلەی ئەوەیە کە نایەنەوێ پارتی دیموکراتی کوردستان لە عملیەکە بکشێتەوە بە تەواوی نەک لەبەر ئەوەی کە توانێت جەلسە تعتیل بکە لەبەرەوەی هێزێکە وجودی هەیە بەشێکە لەلایەنە کوردیەکان و کورسی پەرلەمانی هەیە دایانەوێت ڕازیانکەن و بۆیە ئێستا بینێن ینی خیتابی پارتی جاران تەکیدی لەسەر ئەوە کردەوە کە ئەو پۆستە بۆ پارتی بێ ئێستا دوو ڕۆژە ئەڵێ بۆ دکتۆر لەتیف ڕەشید ناویشی لێناوە ینی لە هەموو حاڵەتەکان خۆ دکتۆر لەتیف ڕەشید یا دکتۆر بەرهەم ساڵح هەردووچی کادری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە مرەشەحی ڕئیسی یەکێتی تا ئێستا دکتۆر بەرهەم ساڵحە بەڵام لێرە ئەتوانین بڵێن لەم خۆتوەیەدا ئەگەر وەکو ململانەیەکی حزبی یان دوو لایەن سەیری بکەن
ڕاستەکە بە قازان یەشێتی شکاوەتەوە لە حەسم بۆ نەک شکاوەتەوە تا ئەم لەحظەیە بەڵام سەرەوەی سبەی تەقاروباتی زیاتر ڕەنگە ببێت لەسەر ئەوەی کەوا پارتی دیموکراتی کوردستان یا تەیاری سەدری تا ئێستاش محاولەکانی ئیطاری تەنسیقی لەسەر ئەوەیە کە ئەوانش ڕازی بکەن ئەمە یەک نقطە ڕوون بکەمەوە لەسەر نقطەیەخی لێوەرەگرن بەڵام بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم بەڵێ وەکو نقطەی ئەخیر دەوڵەتی قانون ئەم قسێز لە ماوەی ئەم ساڵەدا کار لەسەرەوە کراوە ئیطاری تەنسیقی فلان گروپیان جارێگەیانوت حەکیم لێی دەرچوە جارێگەیانوت ئامری دەرچوە جارێگەیانوت عەبادی لێی دەرچوە ئێستا ئەمەش هەر شێوازێکە لەو شێوازانە سیاسەتی فەرقتەسوودا ئەمە بەڵام ئیطاری تەنسیقی بە یەکگرتووی تا ئەم ڕۆماوەتەوە و بڕیاریان یەک بڕیارە بێ دەست بە کامکانی دەست خۆش کاک شێرزادجان کاگەزاد دواسەرنج و پەیامی خۆت لە کەمتر لە یەخولەکە سوپاس دەکەم. لە ڕاستیدا کاتی ئەوە هاتووە ئەم بارودۆخەی لە عێراقدا لە ماوەی ساڵێک زیاتر یعنی کۆتایی پێبێ و گەلانی عێراق شەکەت و ماندوون بەدەست ئەم بارودۆخەوە کاتی ئەوە هاتووە ینی هێز و لایەنە سیاسیەکان لە بەرامبەر یەکتری نەرمی بگوێنن بۆ ئەوی پرۆسی سیاسی بێتەوە سەر شارڕێگاکەی خۆی و بتوانندرێ خزمەتی خەڵک بکرێت لە ڕێگای خزمەت گوزاریەکان و حکوومەت و ئەمن و ئاسایش و هەمووانە ئەوەی تریش دوا قسەی من ئەوەیە سەبارەت بە کورد ینی لەم پرۆسی عێراقدا کە ئێستاکە بەیانی دەگوزارێ لە ڕاستیدا بابەتی کورد ینی قەزیە کورد پرسی کورد زۆر لە مەسلەی سەر کۆمار و چەند وەزیرێک و پەرلەمان و ئەوە گەورەترە بۆیە لایەنەکان مافی خۆیانە ئەگەر پێداگریش لەسەر هەندێک ئێستحقاقی حیزبی خۆیان بکەن بەڵام لە 2000 خۆی مەبینیمە لە 2010 ئەم ناکۆشی هەبوو بەڵام مەسلەی کورد و بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان و ئەوە هەرمایەوە بۆیە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێویستە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن لەوە گەورەترە بەرژەوەندی کورد لەسەر لەوەی کەوە لایەنەکان چەندیان بەرەکەوێ یان چێ دەبێتە سەرۆک چێ دەبێتەوە پێویستە لایەنە کوردستانیەکان بای ئەوەی تێدابێنەوە و پیرۆزباییش لە یەکتر بکەن هەر لایەنەکیان دەرچوون و لە خەمی پرۆسی سیاسی عێراق بن بە قازانجی هەرێمی کوردستانەوە. دەست خۆش کاگازات جۆڵات چاودێری سیاسی کە لەولێ لەگەڵ مابوو سوپاس هەرا سوپاس بۆ کاک شێرزاد سەمەد کادری پێشکەوتووی یەکێتی کە ڕاستەخۆ لە کەرکووک لەگەڵ سوپاسانەکەم. بەڵام بینەرانی بەڕێز دڵخێم شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.